معنى أمة إسلام يعني إما كافر نينا وملحد نينا إما أهل لا إله إلا الله يعني أمانة يقيني دەمێ بزانم لە یادی مەولود ئامادەکردنی خواردن بۆ 3000 بۆ زیاتر لە 3000 کەس مانای چی دەگەێنێ؟ مانای خۆشەویستی پێغەمبەر ئەگەینی، مانای ئەگەینی کە ئێمە براینە، مانای ئەگەینی کەوا پێغەمبەرمان خۆشەوێ، مانای ئەگەینی کەوا ئێمە ئەو حەدیسی پێغەمبەری جێبەجێکردن کە پێغەمبەر فەرمی ئیطعام الطعام بکەن، مانای کەوا ڕۆژی ڕەحمەتی خوایە کە خوا فەرمی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، مانای ئەوەی کەوا سوندی بە عمری پێغەمبەری خوارێ کە خوا فەرمی لعەمرک ئینەهم لەفی غەمرەتیهم لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون معنى روجي أويك وإما خوافر يقول بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا درمان خوشكين صلوات لأدين ذكر أكره يادا شي بيروزا معنى أمة شي إسلام يعني إما كافرنينا وملحدنينا إما أهل لا إله إلا الله يعني أمانا يقيني باشە یا شێخ ئامادەکردنی خوان کۆکردنەوەی مسلمانان تا چەند گرنگی خۆیەیە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر مسلمانانی کۆکرد نەکردبەوە لەگەری ژنانی نەخواردبن نە جیهادی پێدەکرا نە ئەو ڕیسالە کەسێکە لە مارێ خۆ دابنیشی کەس نەناسی دینی ئیسلام تعارفە یەکتر ناسینە پشتگرتنی یەکدریە بۆی دوژمنان ئێستا ببینن کە مسلمان هەموو یەک قووەتن یەک دەنگن زدی کافرەکان زدی مولحیدەکان مەولود پەیامەکە بۆ هەموو کافر و مشریک و مولحیدەکان کەوا ئێمە ئەهلی ئیسلام پاش 1400 ساڵی پێغەمبەر ئەو ئاەتە جێبەجێکردن کە خوا فەرمی وەرەفعنا لەکە ذیکرەک ناوی تۆمان بەرز کردی ئەی پێغەمبەری خوای دەبێ ئەو ناوەش هەر بە بەرزی بمیتەوە باشە یا شێخ چی وای کردووە لە دوای 1000 و زیاتر لە 1400 ساڵ خەڵک ئەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش بووە ئەو دینەی کەوا دینی ئیسلامە دینی ئاشتیە دینی برایەتیە دینی لێخۆشبوونە